لە نێو پەرلەمان 12 ئەندام کە پێک هاتوون لە فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری و بەشێک لە ئەندامانی بزوتنەوەی گۆڕان و سەربەخۆکان بەرەیەکی هاوبەشیان پێک هێناوە وەک خۆیان دەیڵێن لە داهاتوودا بە یەک هەڵوێست و ئاراستە کار دەکەن. وەک لە ڕاگەیەندراوەکەی ڕۆژی یەکشەممەی 12 پەرلەمانتارەکەدا هاتبوو لە ئێستا بەدواوە بە یەکەوە و بە هاوبەشی بڕیار دەدەن و کار دەکەن و بەردەوام دەبن لە ئەجێندای دژ بە گەندەڵی. دوێنێوادەی یاسایی پەرلەمانی کوردستان 611 تێپەڕی بەرەیەک پێکهێنرا هاوپەیمانیەک پێکهێنرا بۆی کە لەم قۆناغی ئێستادا بتواندرێ هەڵوێستێکی بەیەکەوەیی بڕیارێکی بەیەکەوەی کۆدەنجیەکە بێ لەسەر قۆناغەکانی داهاتووی کاری پەرلەمانی و داکۆچیکردن لەسەر مافەکانی خەڵک بە شێوازێکی تر کە بتواندرێ یەک ڕێئی و یەک بۆچوونی بەکارەکانمانەوە دیار بێ بێگومان وە کوردەواری ئەڵێ هێز لە یەکگرتوویدایە. ڕۆژنامەنووسێک یەک هەڵوێستی و کاری بەیەکەوەی لە نێو پەرلەمانی کوردستاندا بە گرنگ دەزانێت. ئەوەش ناشارێتەوە کە پێویستە لایەنە ناڕازیەکان لە پەرلەمانی کوردستاندا لە یەک بەرەدا دژی دەسەڵات بن، کاریگەریشیان دەبێت لەوەدا کە ناهێڵن دەسەڵات چی بوێت لە نێو پەرلەماندا تێپەڕێنێت. هەموو بەرەیەک کە دەبێتە بەرەیەک بۆیتە لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی قودرێک بێ، ئاراستەیەک بێ، ڕەوتێک بێ کە تەسیراتی هەبێ، قووەتی هەبێ، هەموو ئەمانە کاری باشن. بۆیە من پشتیوانی هەموو کارێکی بەرەیی دەکەم. کاری بەرەی یەکێکە لە کارە هەرە باشەکان کە بەڕاستی ئەگە دیموکراسیمان بێ بۆ دیموکراسی باشە، ئەگە حکومڕانێکی باشمانەیە بۆ حکومڕانی باشە، ئەگە بمانێ فشار دروستکەین بۆ فشار باشە، بۆ کۆمەڵێکشت باشە کە لە قازانجی کۆمەڵگە و لە قازانجی ئەو بەرەیەدایە کە بەرەی خەڵکە. درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان، نیگەرانی و ناڕزایەتی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و چالاکوانانی لێکەوتۆتەوە کە لەبەر ئەنجامی ئەم ناڕزایەتیە 12 ئەندامی پەرلەمان بەرەیەکی هاوبەشیان پێکهێناوە. دەشڵێن دەرگامان بۆ پەرلەمانتاران و لایەنەکانی دیکەی دەرەوەی پارتی و یەکێتی واڵایە تاکو بەیەکەوە ئەم بەرە نوێیە بەهێز بکەین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.